نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. ڕەحمەتی گەردوونی. وەک لە سەرەتاشەوە ئاماژەمان پێدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو مرۆڤە ڕەحمەت بەخشێنە بوو کە هەمووان بە باوەڕدار و بێباوەڕ و منافقەوە بەهرەمەندی میهر و سۆزە بێسنوورەکەی بوو. ئەوە تا مرۆڤی باوەڕدار سوود لە ڕەحمەتەکەی وەردەگرێت چونکە ئەو خۆی فەرمیەتی من لە خودی باوەڕداران نزیکترم بۆ خۆیان. ئەگەرچی مفەسیران ئاەتی النبي أولى بالمؤمنين من أنفسهم وەک بەڵگە دەهێننەوە و دەڵێن پێغەمبەری خوا بۆ باوەڕداران لە ژیانی خۆیان خۆشەویسترە، بەڵام لە ڕاستیدا هەردوو واتاکە لە یەکەوە نزیکن. ئەوە تا ئێمە ئەومان لە خۆمان خۆشتر دەوێت. پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم بە هەمان ئەندازە ئەو کەسانی خۆش دەوێت کە بەو جۆرە خۆشیان دەوێت. ئاخر چونکە ئەو گەورەترین نمونەی جوامێری و مەردایەتیە. ئەمەش خۆی لە خۆیدا خۆشەویستێکی منتیقانەی داوەریانەیە، ئەگەرچی ئەم خۆشەویستە دیوێکی عاتیفیشی هەبێت کەچی زۆرتر خۆی لە مەودا معریفی و قوڵیە منتیقیەکەیدا دەبینێتەوە. بۆ ئەگەر بێت و ئیشی لەسەر بکرێت و پەرەی پێ بدرێت ئەوە بە جۆرێک لە ناخی مرۆڤدا ڕەگدا دەکتێت بە وێنەی عەوداڵی مەجنون بۆ لەیلا. ئاوەها ئەویش لە هەموو جێگەیەکدا عەوداڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەبێت و دەکەوێتە سۆراغی. بەڵێ بەردەوام عەوداڵی دەبێ و لەگەڵ هەر ناوهێنانێکیشیدا تەزوو بەلەشی دادێ و بەبێ ئەو ژیانی لێ دەبێتە ماتەمینگا. بۆیە دەبینی هەمیشە وەک نەی لە چڕینی بەستەی خەمبزوێنی جودایی ئازیزدایە. بەڵێ هەروایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام لە نەفسی خۆمان نزیکترە بۆمان. جا چۆن وانە بێ لە کاتێکدا زۆربەی جار ئێمە جگە لە خراپە و بەدفەڕی هیچی ترمان لە نەفسمان نەدیوە، کەچی هەمیشە لوتف و چاکە و میهرەبانی و سۆز و جوامێریمان لەو دیوە. ئەو نوێنەری ڕەحمەتی پەروەردیگار کەوا بێ بە دڵنیاییەوە لە خۆمان بۆ خۆمان نزیکتر و لە پێشترە. ئەوە تا دەفەرمێت من لە باوەڕداران بۆ خۆیان نزیکترم. اینجا دەفەرمێت گەر دەتانەوێت ئەم ئاەتە بخوێنن. النبي أولى بالمؤمنين من أنفسهم بەدواشیدا بەردەوام دەبێت لەسەر فەرمایشتەکانی من توفي وعليه دين فعلي قضاؤه ومن ترك مالا فهو لورثته. هەر کەسێک مرد و قەرزی لەسەر مابوو ئەوە من بۆی دەدەمەوە، هەر کەسیش ماڵ و سامانێکی لە دوا بەجێما ئەوە بۆ میراتگرەکانێتی. ئەم فەرمودەیەش بەسەر هاتێکی خۆی هەیە. ڕۆژێکیان تەرمێکیان هێنا بۆ ئەوەی نوێژی لەسەر بکەن. پێغەمبەری خوا پرسی ئایا ئەم مردووە قەرزی لەسەرە؟ ئەوانەی لێیە بوون وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا زۆر قەرزدار. کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم وەڵامەی بیست فەرمووی مادام وایە ئێوە نوێژ لەسەر براکەتان بکەن من نوێژ لەسەر کەسێک ناکەم قەرزدار بێت. بەڵام ئەم حاڵەتە لەسەر دڵی خۆشی زۆر سەخت و گرام. بەڵام دواتر کە هەندێ دەرامەتی کەوتە دەست لەبارەی ئەو باوەڕدارانەوە کە دەمردن دەیفەرموو سەرپەرشتیاری فڵانە کەس منم، هەر کەسێ قەرزێکی هەیە وەریگرێتەوە با بێت بۆ لای من. لە ڕاستیدا ئەم نزیکی و لە پێشتریی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئیمانداران لە خۆیان لە دنیا و قیامەتدا ڕەحمەتە. ئەم ڕۆی ڕەحمەتەکەشی هەتا هەتایە هەر بەردەوام دەبێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ دووڕوانیش هەر ڕەحمەتە. ئەوە تا لە سای ئەو ڕەحمەتە فراوانەدا لە دنیادا سزا نەدرا، دەهاتنە ناو مزگەوت و بەناو مسلماناندا دەهاتن و دەچوون و لە هەموو ئەو مافانە سوودمەند دەبوون کە مسلمانان سوودیان لێ دەبین. بەڵام ئەو سەروەرە هیچ کات پەردەی لە ڕووی هەڵنەماڵین. ئاگداری دیوی ناوەوەی زۆربەیان بوو، تەنانەت ناوەکانیشیانی بە حەزرەتی حوزافە ڕەزای خوای لێبێوت بوو. هەروەک لە ڕیوایەتێکدا هاتووە لەبەر ئەم هۆیە حەزرەتی عومەر چاودێری حەزرەتی حوزافەی دەکرد. دیتبای نوێژ لەسەر جەنازەیەک ناکات، ئەویش نوێژی لەسەر نەدەکرد. لەگەڵەوەشدا ئیسلام نەهات ئابڕوویان بەرێ، بەڵکو بەهۆی مانەوەی بەردەوامیان لە نێو مسلماناندا هەر هیچ نەبێ کوفرە ڕاهاکەیان گۆڕا بۆ گومان و دوودڵی. بەم جۆرەش چێژەکانی دنیایان هەموو بەجارێ لێتاڵ نەبوو. آخر زۆر زەحمەتە کەسێک باوەڕی وابێ بەرەو نەمان دەچێت و لەگەڵ ئەوەشدا لەزەت لە دنیا وەرگرێت. بۆ ئەگەر کوفرەکەیان ئەوەندە گومان و دوودڵی تێکەڵ بوو بێت کە بڵێن لەوانەیە ئاخیرەت هەبێت، ئەوە لەوانەیە ئەو کات ژیان بە تەواوەتی بۆیان نەبێت بە تاڵاو. جائیدی لەم ڕووەوە
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام بە جۆرێک لە جۆرەکان بۆتە ڕەحمەت بۆ دووڕوانیش. کافریش پشکی خۆی هەبووە لە ڕەحمەتی ئەو ڕەحمەت العالەمینەدا، چونکە دەزانی خوای گەورە جەللە جەلالوهو گەل و هۆزەکانی پێشووی بەهۆی بێباوەڕی و سەرکێشیانەوە هەموو بەجارێک لەناو بردووە، کەچی لە پاش ناردنی پێشەوای مرۆڤایەتیەوە لە ناوبردنی بە کۆمەڵی هەڵگرت. بەم جۆرەش مرۆڤەکان لەم چەشنە سزایە ڕزگاریان بوو. ئەمەش بۆ خۆی ڕەحمەتێکی گەورەیە بۆ بێباوەڕان لە دنیادا. لەم بارەوە خوای گەورە ڕووی گوفتاری دەکاتە حەبیب الله و دەفەرموێ: وما كان الله ليعذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون. بێگومان هەتا تۆ لە ناویاندا بیت خوای گەورە سزایان نادا، هەتا ئەوانیش داوای لێخۆشبوو بکەن خوای گەورە سزادەریان نییە. بەڵێ لەبەر حورمەتی پێغەمبەری سەروەرمان عەلەیهی سەڵاتی وەسەلام خوای گەورە لە ناوبردنی بە کۆمەڵی هەڵگرتووە. جاوەرە بڕوانە قەدر و قیمەتی ئەو پێشەوە نازدارە لە لای پەروەردیگاری، ئەوەی لە کاتێکدا حەزرەتی مەسیح ڕوو دەکاتە پەروەردیگاری و دەفەرمێت: إن تعذبهم فإنهم عبادك. جا ئەگەر سزا و ئەشکەنجەیان بدەیت لەسەر لادان و تاوانیان، ئەوە بەڕاستی ئەوانە بەندەی خۆتن. دەبینی خوای گەورە بە دوایین پێغەمبەرەکەی خۆی دەفەرموێ: وما كان الله ليعذبهم وأنت فيهم. تا تۆ لە ناویاندا بیت خوای گەورە سزا و ئەشکەنجەیان نادا. بەواتایەکی تر هەتاوەکو تۆ لە دەروونیاندا بژیت و بە زیندویی ڕاد بگرن خوای گەورە سزایان نادا، تاوەکو لەسەر زەویدا ناوت بهێنرێت و یادی شیرینت لەسەر زوبان بێت، واتە تا ئەو کاتەی مرۆڤەکان گیان فیدایی ڕێبازەکەت بن خوای گەورە لە ناویان نابە. بەشێکی دیکەی بەهرەمەندبوونی کافران لە ڕەحمەتەکەی ڕەسوول الله صلی الله عەلەیه وسلم بریتیە لەو لایەنەی کە بەم فەرمودەیە گوزارشتی لێ کردووە: إني لم أبعث لعانا وإنما بعثت رحمة. من وەک ڕەحمەت نێردراوم نەوەک نەفرەتکار. واتە لەلایەن پەروەردیگارەوە وەک ڕەحمەت نێردراوم بۆ هەمووان، بۆ ئەوە نەنێردراوم دوعا لە خەڵکی بکەم و نەفرەتیان بۆ بنێرم سابەڵک و بەڵاو موسیبەتیان بەسەردا ببارێت. هەر بۆیە دەبینین پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم بەردەوام بە تەنک هیدایەتی تەنانەت سەرسەختترین دوژمنەکانی ئیسلامی شەوە بووە و لەو پێناوەدا چی لەدەست هاتبێت ئەنجامی داوە. تەنانەت جوبرائیلیش بەشی خۆی سوودی لەو نورە وەرگرتووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام هێناویەتی. ڕۆژێکیان پێغەمبەری پێشەوامان ئاماژەی بۆ قورئان کرد و لە حەزرەتی جوبرائیلی پرسی: هل أصابك من هذه الرحمة الشيء؟ هیچ شتێکت لەم ڕەحمەتە بەرکەوتووە؟ حەزرەتی جوبرائیلیش وەڵامی دایە و بەڵێ ئەی پێغەمبەری خوا، چونکە منیش لە عاقیبەتی خۆم دڵنیا نەبوو، بەڵام کاتێ ئاەتی مطاعین ثم ئەمینین لە ئاسمانەکاندا گوێڕایەڵی دەکرێت وحیەکان ئەمانەتی ئەو دەکرێن دابەزی، ئیتر منیش دڵنیا بوومەوە لە عاقیبەتم. لە فەرمودەیەکی دیکەشدا پێغەمبەری ڕەحمەت دەفەرمێ: أنا محمد وأحمد والمقفي والحاشر ونبي التوبة ونبي الرحمة. من محمد و ئەحمەد و مقەفا واتا کۆتا پێغەمبەر و حاشرم لە دوای من حەشر بەرپا دەبێت، هیچ پێغەمبەرێک ناکەوێتە نێوانمانەوە. خوای گەورە مرۆڤەکان لە بەردەم مندا حەشر دەکات، هەروەها من پێغەمبەری تەوبە و ڕەحمەتم. دەرگای تەوبە تا ڕۆژی قیامەت لەسەر پشتە، چونکە حەزرەتی محەممەد صلی الله عەلەیه وسلم پێغەمبەری تەوبەیە و پێغەمبەرایەتەکەیشی هاتاوەکو ڕۆژی قیامەت بەردەوام دەبێت. ئەگەر منداڵێکی ببینیایە دەگری، ئەمیش دادەنیشت و لەگەڵی دادەگریا، تاسە و ناسۆری دایکی جەرگ سوتاوی لە ویژدانیدا هەست پێ دەکرد. ئەمەش فەرمودەیەک لە حەزرەتی ئەنەسەوە ڕەزای خوای لێبێت و دیمەنێک لە سۆز و مێرەبانی بێوێنەکەی کە بووەتە وێردی سەر زوبان: إني لأدخل الصلاة أريد إطالتها فأسمع بكاء الصبي فأخفف من شدة وجد أمه به. جاری واهەیە نوێژدا دەبەستم و دەمەوێت درێژی بکەمەوە، پاشان گوێم لە گریم منداڵێک دەبێت. جا لەبەر ئەوەی دەزانم دایکی چەندە پەرۆشێتی، بۆیە درێژەی پێنادەم و کۆتایی پێدێنم. نوێژی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام تا بڵێ درێژ بوو، بەتایبەت نوێژە سوننەتەکانی کە بە چەشنێک بوو تەنانەت هاوڵانیش بەرگەیان نەدەگرت.
جاییتر بە نیەتی ئەنجامدانی نوێژێکی ئاواوە دەستی دەکرد بە نوێژ، بەڵام هەرکە لە نوێژەکەیدا گوێی لە گریانی منداڵێک دەبوو یەکسەر نوێژەکەی خێرا دەکرد، چونکە لەو سەردەمەدا بە مەبەستی نوێژکردن لە دوای پێغەمبەری خواوە ئافرەتانیش بەشداری نوێژی جەماعەتیان دەکرد. بۆیە پێغەمبەر بەو هەستەوە کە نەوەک دایکی ئەو منداڵە لە مزگەوت بێ نوێژەکەی خێرا دەکرد و بەم شێوەیە دایکەکەی ئاسوودە دەکرد. جاییتر لە هەموو بابەتێکدا نمونەیەکی شەفەقەتی لەم جۆرە بوو، ئەوە تا گریانی منداڵێک بەس بوو بۆ ئەوەی ئەو سەروەرە خەمبار بکات و بیخاتە گریان، بەڵام گرنگ ئەوەیە لەگەڵ ئەو هەموو سۆز و میهرەبانی فراوانەشیدا کەسێکی هاوسەنگ بۆ نمونە ئەم شەفەقەتە سەرسوڕهێنەرە هیچ کات نەبووەتە ڕێگر لە بەردەم جێبەجێکردنی سنوورەکانی شەرعدا و جۆری سزاکە هەر چۆنێک بوو بێ ئەو هەر جێبەجێی کردووە. یەکێک لە کوڕەکانی هۆزی مقەڕین لە خزمەتکارە ئافرەتەکەیانیدا بوو، خزمەتکارش بە گریانەوە هات بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام، ئەویش خاوەنەکەی بانگ کرد و پێیوت بە ناحەق لێتان داوە کەوا بوو ئازادی بکەن. لە بەرامبەر ئەمەدا هاوڵان وتیان ئەی پێغەمبەری خوا، بەڵام ئەو خانەوادەیە جگە لەم ئافرەتە خزمەتکاری تریان نییە. سەروەریشمان لە وەڵامدا فەرمووی دەی مادام وایە با بەکرێ ئیشی پێ بکەن، هەر کاتیش پێویستیان پێی نەما با ئازادی بکەن. بەڵێ ئەگەر سزای ئەو زلە ناحەقا بۆ ڕۆژی دوایی بمایەتەوە ئەوا زلەکانی ئەوێ زۆر سەختتر دەبوو، بۆیە دەبێت حەقی زلە ئازادی بێت تاوەکو ببێتە فیدیەی سزای دۆزەخ لە دنیادا.